کوردستان ئەوانیش لەناو هۆڵەکانی خوێندن وانەکانی خۆیان دەست پێ بکەنەوە. ئێمە سەبارەت بە قوتابیانی قۆناغی 12 ئامادەیی بڕیارمانداوە لە ئەنجومەنی وەزارەت ڕۆژی 27 نۆی 2020 دەستپێکی ساڵی نوێی خوێندن بێ لە ناو ناوەندەکانی ئامادەیی بۆ قۆناغی 12 ئامادەیی و لەژێر ڕێنمایی و ئیرشاداتی وەزارەتی سەحا و پرۆسەیە بەڕێوەچێ بۆ هەر قۆناغێک بۆ هەر هۆڵێکی خوێندن نێوانی قوتابیان نابێت لە مەترونی یەکەمتر بێ بە هەموو ئاراستەکان و ئەوەی کە پێویستە لەسەر وەزارەتی پەروەردە و حکومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی و پێداویستیانی کە وابەستن بە سەلامەتی گیانی قوتابیان و خوێندکارانی کوردستانەوە ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان دابینی دەکەین و هەموو مامۆستا بەڕێزانەشی کە ئەرچیان پێدەستپێرێت لەو قۆناغەدا ئەگەر هات و زیاد لەوانەکانی خۆیانوتەوە پارەی وانەبێژی زیێدەکیان بۆ سەرە بدەکرێت. پاشان ئێمە هەموو ئەو بڕیارانی کە ئەمڕۆداومانە لە وێبسایتی وەزارەت و پەیجی فەرمی وەزارەتی پەروەردە هەمووی بڵاوەکەینەوە. سەبارەت بە قۆناغی 1 و 2 بنەڕەتی کە قۆناغێکی گرنگە بە تایبەت قۆناغیەکی بنەڕەتی کە ئاشنا نەبوون تا ئێستا بە ژینگەی قوتابخانەکان و خوێندنگاکانی ئێمە بڕیارماندا قۆناغی 1 و قۆناغی 2 لە ڕۆژی 10 دەستپێکی ساڵی نوێی خوێندنیان بێت لە ناو پۆل بە ڕێنمایەکانی تەندروستی بۆ تەفاسیلی کە پاشتر ئێمە بڵاوی دەکەینەوە. ئەوە ئەو خاڵە گرنگانە بوون کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت ئەمڕۆ بڕیاریان پێوەرگیرا سەبارەت بە قۆناغی 1 و 2 بنەڕەتی لەبەرەی قۆناغی 1 بنەڕەتی پێویستی بە ئاشنابوونە بە ژینگەی قوتابخانە و قۆناغی 2 بنەڕەتیش پێویستی بە پاڵپشتی زیاتر هەیە لەبەرەوەی ساڵی ڕابردوو خوێندنی 2019 20 بەشێک لەوانەکانیان نایانتوانی بخوێنن لەو کاتێک کە ئێمە لە 25 دوای 2020ەوە دەرگای قوتابخانە و خوێندنگەکانمان لە کوردستان داخستووە. بەڵام بە شێوەیەکی گشتی قۆناغی 3 بنەڕەتیە تاکو قۆناغی 11 ئامادەیی بە شێوازی خوێندنی ئەلکترۆنی دەست بە خوێندن دەکەن و لە قوتابخانە ناحکومیەکانیشا دەتوانن بە شێوازی خوێندنی ئەلکترۆنی و بە شێوازی خوێندنی ئۆنلاین بەردەوام بن و ڕێنمایی ورد لە هەموو بارانە دەرکراوە و قوتابیان بە شێوەیەکی کولی دابڕاو نابن لە ژینگەی قوتابخانەوە دابڕاو نابن لە مامۆساکانیان بەڵکو میکانیزمێکان بۆ دانراون کە بتوانن لە شێوازی گروپ مامۆسای وانەکانی خۆیان ببینن و پاڵپشتی زیاتری زانستی و فێربوونیان پێشکەش بکەن. پاشان هەموو ئەو فەرمانانەی کە ئەمڕۆ دەرچوون تایبەتن بە هەموو قۆناغەکان و ڕێنمایەکانیان و هەروەها چۆنێتی دەستپێکی دەوام لە پەیمانگاکانی سەر بە وەزارەتی پەروەردە کە ئەوانیش لە حکومیەکان وانەکانیان بە شێوەیەکی ئەلکترۆنیە بێ نەزەریەکانیان و هەروە وانە پراکتیکیەکانیشان بە جۆرەی ڕێنمایەکانی تەندروستی لە ناو هۆڵی پەیمانگاکانە بێ و هەروەها سەبارەت بە پەیمانگا ناحکومیەکانیش.